پادەکە و دەوڵەتی تورک پیلانێکی تر لە دژی کەرکووک بەڕێوە دەبن. ئەگەرچی کورد براوەی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بوو لە کەرکووک و زۆری نەبوونی خۆی لەو شارە سەلماندەوە، بەڵام ئەنجامەکە بە جۆرێک نەبوو کە بتوانێت پۆستی پارێزگاری شارەکە بۆ خۆی یەکلایی بکاتەوە. ئەمەش شتێکی چاوەڕوان کراو بوو بۆی تێکدانی یەکڕیزی و یەکگرتووی ناوماڵی کورد لەلایەن پەدەکەوە کەوای کرد کورد ئەم ئەنجامە بەدەست بهێنێت. ڕۆژی 18 مانگی کانونی یەکەمی 2023 هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەچوو. کورد لە کەرکووک ئەنجامێکی بەدەستهێنا کە نەبردنەوە بوو نەدۆڕاندنیش. کورد 7 کورسی بەدەستهێنا کە 5 کورسی بۆ یەنەکە و 2 کورسیەکەی دیکەش بۆ پەدەکە. پێکاتەی عەرەبیش 6 کورسی بەدەستهێنا و تورکمانەکان 2 کورسی. بزوتنەوەی بابلیۆنیش کە پێکاتەی مەسیحین کورسیەکی کۆتایان برد. ئەوە ئەنجامەی کورد بەدەستی هێناوە ناتوانێت پۆستی پارێزگاری شارەکە بەدەست بهێنێت چونکە پێویستی بە 9 کورسیە بۆ ئەوەی پۆستەکە بۆ خۆی مسوەگەر بکات. ئێستا ئەگەر کورد کورسیەکی پێکاتەی مەسیحەکانیش بۆ لای خۆی ڕاکێشێت هێشتا 8 کورسی دەکات و پێویستی بە کورسیەکی دیکەیە بۆ بەدەستهێنانی پۆستی پارێزگاری کەرکووک. لە دوای کۆتاییاتنی پشوەکانی سەری ساڵەوە ئێستا جوڵە سیاسیەکان لە پشتی پەردەوە بۆ پێکێنانی ئیدارەی شارەکە دەستی پێکردووە. یەنەکە کە براوەی هەڵبژاردنە لە کەرکووک لە مەفتەیەوە دەست بە دانوستان دەکات بۆ ئەوەی زۆرینەیە کۆبکاتەوە و ئیدارە پێک بێنێت. پێکاتەی عەرەبەکانیش لای خۆیانەوە سەرقاڵی دانوستانن. ئێستا پیلانێک لە دژی کورد لە کەرکووک دەستی پێکردووە. لەلایەک پێکاتەی عەرەبی دەیەوێت پۆستی پارێزگار بە پشتیوانی پەدەکە بۆ خۆی بنێت. لەلایەکی دیکەوە دەوڵەتی تورک باوکاری پەدەکە دەیەوێت پۆستی پارێزگار لە نێوان تورکمان و عەرەبدا دابەش بکرێت بەبێ ئەوەی کورد هیچ پۆستێکی بەربکەوێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرکردەیەکی دیاری پێکاتەی عەرەبی ئاشکرای کرد کە لەگەڵ تورکمان و پەدەکە لە گفتوگۆدان بۆ پێکێنانی ئیدارەی کەرکووک و بۆ چوونیشان لە یەکەوە نزیکە. بە هەمان شێوە تورکمانەکانیش باز لە نزیکی خۆیان لە پەدەکە دەکەن، بەڵام تا ئێستا پەدەکە ئەو لێدوانانەی ڕەت نەکردوتەوە. ئەمەش ئاماژەیە بۆ بوونی ئەو پەیوەندیە نهێنیەی لە نێوانیاندا هەیە. ئێستا دەوڵەتی داگیرکەری تورکیش لە سەرپرسی پێکێنانی ئیداری کەرکووک دەستوەردان دەکات و هاکان فیدان وەزیری دەرەوەی دەوڵەتی تورک لەگەڵ پەدەکە و تورکمانەکان لەسەر هێڵ و دەیەوێت ئیدارەی داهاتووی ئەو شارە بەدەست کوردەوە نەبێت. هاکان فیدان هەفتەی ڕابردوو لەگەڵ حەسەن تۆران سەرکردەیەکی تورکمان لە ئەنقەرە کۆبوونەوەی کردو. دواتر بە ئاشکرا ئەوەی دووپات کردەوە کە نایانەوێت بە هیچ شێوەیە کورد لە ئیدارەی خۆجێیی کەرکووکدا هەبێت. بۆ مەبەستە دەوڵەتی تورک دەیەوێت تورکمان و پەدەکە و عەرەبەکان بە یەکەوە کۆبکاتەوە و 2 ساڵ بە 2 ساڵ لە نێوان تورکمان و عەرەبدا ئیدارەی شارەکە بەڕێوە برن. هاکان فیدان ئەوەشی ڕاگەیاندووە پێویستە تورکمان و عەرەب 2 ساڵ بە 2 ساڵ پۆستی پارێزگار بەڕێوە برن. ئەگەر لەسەر ئەوەش ڕێک نەکەوتن ئەوە پۆستەکان لە نێوان ئەو دوو لایەنەدا دابەش بکرێت بە جۆرێک پۆستی پارێزگار بۆ عەرەب و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بۆ تورکمان. پەدەکە پێش هەڵبژاردنەکان هەوڵی زۆریدا کە کورد لە بەرێکدا کۆنەبنەوە بە پەرتەوازەیی بچنە هەڵبژاردنەوە. ئێستا لە دوای هەڵبژاردنەکانیش جارێکی دیکە هەوڵ بۆ ئەوە دەدات پۆستی پارێزگار بۆ کورد نەبێت لەگەڵ عەرەب و تورکمان بەرێک پێک بهێن و تێیدا پشکی پارتیش پارێزراو بێت. بەڵام پەدەکە ئەگەر لەگەڵ تورکمان و عەرەبەکانی ڕێک بکەوێت پۆستی پارێزگاری پێنادرێت. بۆیە ئەمە تەنیا بۆ دەوڵەتی تورک و تێکدانی ناوماڵی کورد دەکات لە کەرکووک. ئێستاش پەدەکە سەیری ڕەوتی گفتوگۆکان دەکات لەگەڵ یەنەکە کە ئەنجامی دەدات. ئەگەر گفتوگۆکان لەگەڵ یەنەکە ئەنجامی نەبێت ئەوە لەگەڵ عەرەب و تورکمانەکان ڕێک دەکەوێت. بەپێی چەند زانیاریەک کە دەست ڕۆژنووس کەوتووە پەدەکە چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ تورکمان و عەرەبەکان کردووە، بەڵام تا ئێستا ئەو پۆستانی پەدەکە داوای کردووە عەرەبەکان ڕازی نەبوون پێی بدەن، بۆیە گفتوگۆکان لە نێوانیاندا بەردەوامە. یەنەکە هەر سوورە لەسەر ئەوەی پۆستی پارێزگار پشتی کوردە و هەر دەبێت بۆ کوردیش بێت. لەو چوارچێوەیەدا لەتیڤ نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەنەکە بە میدیای فەرمی حیزبەکەی ڕاگەیاندووە لێک تێگەیشتنی یەکێتی و پارتی وا دەکات لە کەرکووک و نەینەوە دەستکەوتی باش بۆ کورد هەبێت. هەروەها وە یەکێتی هێڵی سوورمان بۆ هیچ لایەنێک نییە. ئێمە هەوڵ دەدەین ڕێکەوتنی سیاسی بکرێت هەموو پێکاتەکان تێیدا بەشدار بن.